والله زۆر بڵاو کردبوو یەک تەنکی بەنزینم سووتان تا کۆم کردەوە. ئەمە چەند فلێکسیان لە شارەکەی بڵاو کردەوە؟ والله ئەمنە فلێکسیان بڵاو کردووەتەوە وایە گەورەترین حیزب ئەمەی بۆ من کردبێت. ئەنجارە قوربانێ بم لە شەستیشە بڕابێ هەر فریاوە کە هەموو سیارەوە سەوار دەنگ من بۆ تۆ تا خۆتانەی بینن. جا لە هەرە مهمتر لەیەکێکیان تۆ باوکی هەژاران معنای چی؟ هین کورەین پاشای هەژاران تێگەی وتی ئەی بۆ دکتۆری هەژارانەیە بۆ مزەویتم وەڵام مزەویتی هەژارانەیە پەنجەچی هەژارانەیە دەوتی با توی هەژارانی شەبیت. ئەمە چەندانیان بڵاو کردبووە؟ والله زۆریان بڵاو کردبوو یەک تەنکی بەنزینم سووتان تا کۆم کردەوە. هەمووی لێ کردەوە؟ جا یەکێکیان وەڵا بێ دوای تاعینم کەی وتم وەڵی نەمرم لە قەبرستان تاعین دەکەم ئەمنە لە قم بە ناوستا هەتاکیان و دەرەچێت ڕێک داخلی ناو تابوو دەکەم. باشە ئەمە پارەیە شاتیان سەرف کردووە ئەمە بە پارەیە چووکە؟ طبعا قابلەوە بە خۆ ڕایم کردێ والله پارەکە یعنی تاکید دڵنیا بە زۆریان سەرف کردووە کەمە بەکەم ناکرێت خۆتەزانی. چەند کەس بوون؟ وەڵی 4-5 کەسن. ئەرە وەڵا ناڵم دانەیەکیان خۆشمەوێ بەڕاستی جیاوازە ئەوەی کە دای ڕشتووە و ئەمەی دروست کردووە زیاد لە حەشرینە لە دڵماوانی تر هەموویان برای من و خۆشەویستن بەڵام ئەوانەی کە ئەمانەیان هەڵواسیوە ناڵێم ڕقم 44 بۆ من داناوە هەرچەند سەیرەکەم خۆی چاوی ناقە 44.